بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم لاپەڕا 182 بابەتی لێکدانی کەرتەکان دەهۆڵ و زوڕنا لە تیپێکی مۆسیقا دوو لە سێی مۆسیقاژەنەکان ئامێری ژێدار دەژەنن لە ناویاندا یەک لە چاریان ئامێری کەمانجە دەژەنن کام کەرتە لە تیپەکە ژمارەی ژەنیارانی کەمانجە دەنوێنێ ئەو جۆرە پرسیارانە هەمیشە کۆمەڵێک لێرە کۆمەڵێک هەیە لەو کۆمەڵەی هەندێکیان کەواتە کۆمەڵێکی گچکەتر لەو کۆمەڵە گچکەش دیسان کۆمەڵەکی تکە لەوی بچووکتر کەواتە کۆمەڵە لە ناو کۆمەڵە هەمیشە ئەو جۆرە پرسیارانە لێکدانە ئەو ژمارەیە لێکدان لەگەڵ ئەو ژمارەیە کەرتەکە دەردەچی بەڵام پێشی ئەوەی لێکدانەکەی بکەین با بزانین مۆسیقاژەن و ئامێری ژێدار چنە و کووە لێرە ئامێری ژێدار واتە ئەو ئامێرانەی کە ژێیان هەیە یان ئەو وایر یان ئەو تێلەیان هەیە ئەو تێلە لە کاتی لەرینەوەی دەنجی مۆسیقا پەیدا دەکات ئەو ئامێرانە لێرە تیپەکەیە ئامێرەکان دەژەنن نازانین چەند ئامێرە بەڵام دەزانین بۆ وێنە یەک لە ئامێرەکان ئەو ئامێرە ساکسۆفۆن پاشان ئەو ئامێرە دۆڵ یان دەهۆڵ ئەوها پاشان لێرە تەبڵ یان زەڕب یان دمبک هەر کەسە ناوەکی هەیە ئەوە بۆ وێنە فلۆیت یان زوڕنایی ئەوە بۆ وێنە ترومپێت ترومور وابزانم نەک ترومپێت تروممەی پێدەڵێن ئەو ئامێرە بۆ وێنە ئامێری سەنتور ئەوە ئامێری کۆنترەباس ئەوە ئامێری بەڵام ئەمن دەبوایە لێرە ئەو ئامێرانە لە یەک جودا بکەمەوە ئەوانەی ژێدارن ئەوانەی ژێیان نییە با جوداکەمەوە ئەو ئامێرە بە هەوایی کار دەکە ئەوە ژێدار نییە ئەو ئامێرە بۆ وێنە ئامێری لێدانیان زەڕب ئیقاع ئەوە ژێدار نییە ئەوە هەروە ئەوەش هەروە ئەوەش هەروە بەلایەک بەڵام سەنتور بۆ وێنە ژێدارە لەو لای داینێ بیکەمە کۆمەڵک کۆنترەباس بۆ وێنە ژێدارە لێرەی دانێم ئامێری عود لێرەی دانێم ئامێری چەنگ ئەو ئامێرە تەماشایکەین چەنگ یان هارپەشی پێدەڵێن لێرەبی ئامێری ئەو ئامێرە ناوی چییە تار ئەو ئامێرە ناوی تارە ئەویش ژێدارە لێرەبی ئەوە قانونە ژێدارە لێرەبی ئەو زەڕبیان تەبڵەیان دمبک لێرەبی دەف دیسان لەو لای داینێ لەو کۆمەڵەیە ئەوجا گیتار لەو کۆمەڵەیە پاشان ساز لە کۆمەڵەی ژێدارەکانە ئەوجا کەمان یان کەمانجە لێرەیە کاتە ئەوها کردمانە دوو کۆمەڵە ئەو کۆمەڵانەی کە ژێدارن چەند بوون لێرە نووسرابوو دوو بەش لە سێ بەش واتە زۆرتریان هەر لە سێ ئامێر دوانیان ئامێری ژێدارن ئەوە تەواو واتە لێرە ئەگەر تەمەشاکەین ئەو کۆمەڵە شینە دوو بەش لە سێ بەشە زیاترە لە هەمووی ئەوە تەواو و پاشان لەوانەی کە ژێداریشن چەندیان ئامێری کەمان یان کەمانجەنە لێرە نووسرا لەوانەی کە ژێدارن یەک لە چاریان واتە هەر چار ئامێری بینم لە ژێدارەکان لێرە هەر چاری بینم یەک دانا
کەمانە. سێ دانەی دیش شتی دیکەیە کەمان نییە بزانەت چیە وجە سێ دانەی دی ئامێرەکانی دیە ڕەنگە چەنگبی ڕەنگە تاربی ڕەنگە سازبی ڕەنگە گیتاربی بزانەت چیە گرنگ ئەوەیە کەمانە. هەتا بزانم ئەو کۆمەڵەی کە ئەو کۆمەڵە سۆرە لە چاو هەموو کۆمەڵە سەوزە گەورەکە چەندە دەبیبینم ئەمن 2 لە 3 جارانی 1 لە 4 بکەم کەواتە 1 لە 4 لێکی بدەم لەگەڵ 2 بەش لە 3 بەش. ڕێگەی یەکەم دەتوانی نمونەیەک پێک بێنی بۆ دیتنەوەی ئەنجام بە ڕێگەی هێڵکاری. هێڵکاری کووە پارچە کاغەزەکی دەینی دەیکەیە چونکە نووسرایە 3 بەش لێرە تەمەشای ژێرەی کەرتەکەی دەکەم کەواتە ئەو پارچە کاغەزەی بە ستونی دەکەمە 3 ستون ئەوها 3 دانە چونکە 2 بەش لە 3 2 لەو ستونانە ڕەنگ دەکەم 2 ستون ئەوها ئەو دوانە ڕەنگ دەکەم یەکەچیش دەهێڵمەوە هەروەکو خۆی ئەوجە ئەو ڕەنگە هیچ کێشە نییە لە ناوەندی ڕەنگکەم لە ڕۆخەکەی ڕەنگکەم تەنیا 2 ڕەنگ دەکەم. پاشان کەرتەکەی دی 1 لە 4 واتە هەمان کاغەز ئەو جارەی بە ئاسۆی دەینم کاغەزەکەی دەکەمە 4 ریز ئەوها 4 دانە ریز بە ئاسۆی چونکە نووسرایە لە ژێرەکەی 4 واتە کرایتە 4 پارچە ئەو جا دەینم لەو 4ەی 1 ریز تەنیا ڕەنگ دەکەم 1 ریز ئەوجا ئەو ریزە لە خوارێبی لە ناوەندێبی لە سەرێبی هیچ کێشە نیە لە چێندێر. پاشان تەمەشا دەکەم ئەو بەشانەی کە 2 جار ڕەنگکران واتە هەم بە ڕەنگی شین ئەوها هەم بە ڕەنگی زەرد ڕەنگکران لێرە کامە بەشە کە 2 جار ڕەنگکرایە ئەو 2 بەشەیە تەنیا کە 2 جار ڕەنگکرا ئەوی ڕەنگ دەکەم بە ڕەنگەکی دیکە. ئەوجە پاشان تەمەشای بەشەکان دەکەم ئەوها 2 بەش هەموو کاغەزەکەی دەبی بکەمە بەشی یەکسان وەکو ئەو 2 بەشەی نابی بەشەکان گەورەتر بن یان گچکەتر بن ئەوجە هەموو بەشەکان دەژمێرم 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 هەمووی 12ەیە بە سپی و شین و زەرد و هەمووی لە خوارێ دەنووسم ئەو بەشەی کە 2 جار ڕەنگکرا لە سەرێ دەنووسم. پاشان 2 لە 12 چونکە کۆڵکەی هاوبەشەیە سەرە و ژێرەی دابەشی 2 دەکەم دەردەچی 1 بەش لە 6 بەش. ئەگەر بمەوێت زیاتر ڕوونی کەمەوە لێرە ئەوها پارچە کاغەزەکی بینە خوێندکاریژیر بە خۆشت زۆر باشە بە دەستی خۆت بە چاوی خۆت ئەو جۆرە لێکدانەی ببینی پارچە کاغەزەکی بینە ئاوا بیکە 3 بەشی یەکسان ئەوها ئەوە 1 بەش ئەوە 2 بەش ئەوها بیکە 3 بەشی یەکسان 1 بەش 2 بەش 3 بەش بەستونی. پاشان لەو 3 بەشەی 2 بەشی ڕەنگ بکەوجە ئەو ڕەنگە لێرە بوو هیچ کێشە نیە کوو ڕەنگی دەکەی هەرکوو ڕەنگت کرد وەکو گۆتم هەر هەمان شتە. پاشان هەمان کاغەز دیسان دەینین ئەو جارەی بە ئاسۆی دەیکەینە 4 ریز ئەوها 4 ریز 1 2 3 4 لەو 4 ریزەی تەنیا 1 ریزی ڕەنگ دەکەن چونکە نووسرا بوو 1 بەش لە 4 بەش. پاشان تەمەشا دەکەم ئەو ڕەنگانەی کە لە 2 لای ڕەنگ کرایە واتە ئەوها لێرە و لێرە دەبینین ژێرەکەشی زەردە 2 جار ڕەنگ دەکرێ ئەوی دەبی ئەمن بینم بە ڕەنگە چیتکا ڕەنگکەم ئەو بەشانەی کە 2 جار ڕەنگ کراینە ئەوها لێرە دەبی بە ڕەنگە چیدی ڕەنجیان بکەم واتە بەشەکان ئەوها بە ڕەنگەشکا ڕەنگ دەکەم چونکە لێرە 2 جار ڕەنگ کرابوون.
ئەوەیە دەکاتە ئەنجامی لێکدانی دوو کەرت. ئەوجا ئێستا وەکو گوتم دەژمێرین چەند بەشمان هەیە، بەشی یەکسان. ببورن ئەگەر لێرە ڕەنگە هەندێک جار یەکسان نەبی، ئەمن نەمتوانی باش دروست بکەم، بەڵام ئەگەر بژمێرین هەموو بەشەکان 12 بەشە. لێرە دەنووسم 12 بەشی یەکسانە، دویان کەسکە لەو 12ی ئەوە ئەنجامی لێکدانی 1/4 لەگەڵ 2 بەش لە 3 بەش، کەواتە دەبیتە 1/6 لێرە. ئەوجا ئێستا دەگەینە ئەو ئەنجامەی کە لە کاتی لێکدانی دوو کەرت زۆر ئاسانە. سەرەی کەرتەکان بە یەکەوە لێک دەدەین، 1 جاران 2 4 جاران 3 12، ژێرەکانیش بە یەکەوە لێک دەدرێن. پاشان 2 لە 12 کۆڵکەی هاوبەش هەیە، ئەنجامەکە یەکسان دەبی بە 1/6. وەکو دەبینین ئەنجامی لێکدان گچکەترە لە هەردوو کەرتەکە. ئەنجامی لێکدان بچووکترە لە هەردوو کەرتەکە. ڕێگەی دووەم چییە؟ ڕێگەی دووەم ئەوەیە کەرتەکان دەنووسم لە مابەینیان هێمای لێکدان. سەرەی کەرتەکان 1 جاران 2 لێرە دەنووسم، ژێرەی کەرتەکانیش 4 جاران 3 لێرە دەنووسم، سەرەی کەرتەکان 1 جاران 2 4 جاران 3 12. پاشان ئەوها بەجێی ناهێڵم، کۆڵکەی هاوبەش هەیە کە ئەویش 2 سەرە و ژێرەی دابەشی هەمان کۆڵکە دەکەم، ئەنجامی لێکدانەکە کردیا 1 بەش لە 6 بەش. کەواتە ئەو ڕێش هەیە و لێکدانی کەرت زۆر ئاسانترە لە کۆکردنەوە و لێدەرکردنی کەرت، چونکە هیچ پێویست ناکە ژێرەکانیان ڕێک بخەم، تەنیا لێک دەدەم، تەنیا لێکدان، هیچی دیش نا. کەواتە 1/6 مۆسیقاژەنەکان کەمانچە دەژەنن، 1 بەش لە 6 بەش. واتە ئەمن هەموو ئەوانەی کە هەم بوون، هەر 6 کەسی بینم 1 کەس کەمانچەی دەژەنی. ئەو جۆرە پرسیارانە دەقی داڕشتنیان زۆر هەستیارە. هەر یەک هەڵا لە وشەکان یان لە هەندێک جار ڕەنگە تەنیا 1 پیت هەڵی تێدابی، زۆر ئەنجامەکە بە هەڵا تێدا دەگەین و ناتوانین بە باشی پرسیارەکەیشی کار بکەین. لەبەر هەندێک دەقی ئەو جۆرە پرسیارانە بەرپرسایەتێکی زۆرە کە دەکەوێتە ئاسۆی ئەو کەسانەی کە پرسیارەکان دادەڕێژن و هەم ئەو کەسانەی کە پرسیارەکەش دەنووسنەوە کە کتێبەکەی دەنووسن دەبی زۆر پەیڕەوی خاڵ و پەیڕەوی ئیملا، داڕشتنی دەقەکە، نووسینی پیتەکان و دانانی خاڵ و دانانی هێمای پرسیار و ئەو جۆرە شتانە. دەنا زۆر ئاسان نییە تێگەیشتن لەو پرسیارانە، بزانین چیان لێمان دەوێ. ئێستا ئەوە تەواو بووین بۆ ئەوەی کەرتێک لە کەرتێکی تر بدەی سەرە لە سەرە بدا و ژێرە لە ژێرە و ئەنجامی لێکدانەکە بە سادەترین شێوە بنووسە. ئەوە بوو لاپەڕە 182 کە زۆر ئاسان بوو، بەڵام ڕەنگە ئاسان نەبی هێڵکاریەکەی دروستکەین، بەڵام هەنگاوی ڕێگەی دووەم زۆر ئاسانە. ئەو ڕێگەیە هەمیشە زۆر ئاسانە. لێرە ئەمن دێما کۆتایی ئەو وانەیە، هاتمە کۆتایی چونکە لاپەڕەکە و لە وانەی داهاتوو باسی لاپەڕەیەکی نوێ دەکەم. هەتا ئەو کات هەر خۆش بی.